یەکێتی نیشتیمانی کوردستان بەتوندی دژی هەر زەوتکردن و داگیرکاریەک دەوەسێتەوە کە دەکرێتە سەر ماف و ڕاوبۆچوونی ئازادانەی پێکاتەکان و خۆی بە بەرگریکارێکی سەرسەختی هەموو پێکاتەکان بێ جیاوازی دەزانێت. پێشی وایە پێویستە پێکاتەکان ڕێگەیان پێ بدرێت مافی یاسایی و دەسووری خۆیان بەکاربهێنن نەک لەلایەن و پارتێکی سیاسیەوە ئەو مافە دەسووری و یاساییان لێداگیر بکرێت کە دەرەنجام دەبێتە مای تێکدانی ئاشتەوایی سیاسی و کۆمەڵایەتی. ئەو نەتەوانە حەقی خوان هەیە هەم لە بەپێی دەستورە چەسپاوە مافەکانیانە هەموو کوێچێتی نیشتیمانی کوردستانش لە ڕۆژی یەکەم دروستبوونیەوە لە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئێمە پشتیوانی کولی هەموو پێکاتەکانی گەلەکەمان دەکەین لە کوردستان ئەوانە دەژین وەکو برا تورکمانەکان مەسیحیەکان ئاشورکلدان ئەرمەنیەکان. بەڵام جێگای داخە لەوەی ئێمە دەمانەوێت نوێنەری ڕاستەقینەی نەتەوەکان بێ بۆ ئەوەی وەکو دەستکەلایەک هەر حیزبێکی سیاسی نەتوان بەکاری بێن. مەبەست ئێمە لەو نقطەیە ئێمە پشتگیری کولیان دەکەین. پارێزەرێکیش دەڵێت داگیرکردن و زەوتکردنی مافی پێکاتەکان لەوەی بەویست و ئارەزوو بەرژەوەندی هەر لایەنێک بەکار بێندرێت تەواو پێشێلکردنی یاسایە و بە مەترسیەکی گەورە دەزاندرێت بۆ سەر ئاشتەوایی کۆمەڵایەتی و تێکدانی کاری پێکەوەیی لە هەرێمی کوردستاندا. ئاشکرایە هەر قوارەیەکی سیاسی هەر پێک هاتەیەک هەر کەمەنەتاوێتێک لە هەر مؤسساتێکی تەشریعی حکومڕانی ئەم وڵاتەیە بێ پێویستە خۆی بیر و ڕای ئازادانە بڵاو بکاتەوە دەنگ لەسەر ئەو بابەتانەی کێت ئەو پێشاتانی کە لە هەرمی کوردستانە یان لە هەر شوێنێکاکە ڕوبەڕووی ئەبێتەوە زۆر بە شێوەیەکی ئازادانە بە تەواو بیرڕێ ئازاد دەنگی لەسەر بە و ئەمە نایاساییە لەلایەن هەری پارتێک یان لایەنێک یان قوارەیەکی سیاسی بەکار بهێنرێت لە شێر هەر گوشارێک بێ یان لە شێر هەر بیرکردنەوە بۆچوون و بەرژەوەندێکی تایبەتا بێت چونکە ئێمە بەڕاستی بیرمان نەچێت پەرلەمانی کوردستان ئەندامانی پەرلەمانی کوردستان بەبێ جیاوازی هەموو ئەندامانی پەرلەمان نوێنەری گەل و کۆمەڵانی خەڵکی کوردستانن کەواتە ئەبێ بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەرژەوەندی هەرێمی کوردستان بکەنە سەر و هەموو بەرژەوەندەکان تایبەتی حیزبەکانی خۆیان و قەوەرە سیاسەکانی خۆیان لەبەرەوە هەر زەختێک هەر زۆر لێکردنێک لە هەر قوارێکی سیاسی لە هەر پارتێکی سیاسی لە هەر دەستە و گروپ و جەماعەتێک لە پەرلەمانی کوردستان لە هەر شوێنێکە بە پێشێلکردنی یاسا و بە نایاسایی لە قەڵەمەدرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕێگریکردن لە دووبارە داگیرکاری و پێشێلکردنی مافی ڕەوای پێکاتەکان لە هەرێمی کوردستاندا بەویست و ئارەزووی لایەنێکی سیاسی بێ لە بەرچاوگرتنی لێکەوتە و دەراویشتەکانی ئەم مەترسیە پێی وایە دەبێت یاسای هەڵبژاردنەکان هەموار بکرێتەوە سەبارەت بە بازنەکان بۆ شێوازی هەڵبژاردننی نوێنەری پێکاتەکان تا لە ڕێیەوە پێکاتەکان ئازادانە نوێنەری خۆیان بە دەنگی خۆیان هەڵبژێرن و ڕێگە بگیرێت لە هەر قۆڕخکاریەک کە دەرەنجامەکەی پێشێلکردنی یاسایی و دەسووری لێ دەکەوێتەوە. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.